لبيرم دي سليماني كدار الملك بابان بو نمحكومي عجم نسحركشي آل عثمان بو این رانی خۆشەویستم کاتتان باش ئەگەر لە سلێمانی بیت و باسی سیاست بێ یادێک لەم شارەی شێخ ڕەزا بکەیتەوە. هەفتەی ڕابردوو ئێمە حقیقەت وەکو ڕێزێک لەبەر ئەو قوربانیانەی کە بەهۆی کارەساتە سروشتیەکەی باکوور و ڕۆژاوای کوردستانەوە ڕوویدا بەرنامەکەمان نەکرد، بەڵام ئەم هەفتەیە جارێکی دیکە لەگەڵ میوانی خۆشەویستی هەفتەی ڕابردوومان کاک هاوڕێت تۆفیقا دانیشتوین تاوەکو چوارقۆڵی لەگەڵ هاوکارانی بەردەوامی بەرنامەکەم کاک عەدنان عوسمان و کاک کەمال ڕەوفێکەوە قسە بکەین لەسەر گرژێنی و خۆیەکانی هەرێمی کوردستان و چۆن ئەم گرژیانانە خەریکن قۆناغێکی تازە لە دۆخی ژیانی سیاسی هەرێمی کوردستان بنیادەنێن و جارێکی دیکە پرسی ناکۆکێنی و خۆیەکانی هەرێمی کوردستان بوون بە قەزەیەکی نێودەوڵەتی. پلاسخار لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی باسی کرد، بەرلەوە ڕاوێژکاری ئەڵمانیا لە کۆبوونەوەکەی لەگەڵ سوودانی باسی کرد، دواتر ماکرۆن لەگەڵ سوودانی باسی کرد و تەنهاش هەرێمی کوردستان و دەروەی عێراق و ئەمریکا و ئەوروپا و وڵاتانی دیکەشنە بەڵکو لە ناو خۆی عێراقیشا دیسان لەسەروی هەرێمی کوردستان مۆزوعی ناکۆکێنی و خۆیەکانی هەرێمی کوردستان مژارێکی گرنگە و بابەتێکی سەرەکیە. داینامیزمەکانی ئەم بابەتە چین، هۆکارەکانی چین بۆچی وا لێ هاتووە و بۆچی یەکێتی و پارتی توانای ئەوە جارە لەم حاڵەتە توانای چارەسەرکردنی پرسەنی و خۆیەکانی خۆیانیان تۆزە کەمتر بۆتەوە. ئەمە مژارێکە کە ئەمڕۆ لەگەڵ هاوکارانم پێکەوە گفتوگوی لەسەرەکەین وەکو نەریتی بەرنامەکەش سەرەتای قسەکانی دێنە کاک هاوڕێ کاک هاوڕێفەر بوو. سوپاسانەکەم پێ خۆشحاڵم لەگەڵ کاک عەدنان و کاک کەمال و ئێوەش. دیارە هێزی مارێنز لە پێکاتی سەربازی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکای هێزیشی پرۆفشنەڵی تایبەتن لە شەڕکردن. کاتی خۆی کە ئەمریکا لە عێراق بوو، گروپە تێرۆریستیەکان کە چالاشیەکانیانە گۆڕی کاتێک کە مارێنز ئەڕۆی بۆ ئۆپراسیۆنێک ومێدیشی گەورە هەبوو کە هێزەکە ئەیباتەوە، چونکە مارێنز زۆر پرۆفشناڵە. بەڵام لە ناو ململانەی عێراق و کاریگەریەکانیشی لەسەر کوردستان ئەڵتەرناتیڤی مارێنز گۆڕاوە بۆ تەکنیشیشی تازە کە پێڵەن دیبلۆماسیەتی دۆلار. هەمومان لەم ماوەی 15 ڕۆژە بەرز و نزمی بەهای دینار بەرامبەر بە دۆلارمان ئاگا لێ و تا ئێساکە تا ڕادەیە کرد کاریگەریەکانی ماوە. دۆلار تەنها ڕووداوێکی دارایی، ڕووداوێکی نەختینەیی پەیوەندیدار بە بازاڕەکانەوە نەبوو کە بێگومان هۆکاری زۆرە. لەم ڕۆژانەی ڕابردووە ئەو گفتوگویانەی کە پێشووتر لە نێوان عێراقیەکان و ئەمریکایەکان لە تورکیا گفتوگۆیە کرا، دواتر گفتوگۆکە گۆڕا بۆ ئاسیشی سیاسی باڵا، وەزیری دەرەوەی عێراق چووە ئەمریکا لەگەڵ ئەمریکایەکان کۆبوونەوەی فراوانی کرد. چەند شتێکی تازە هاتنە پێشەوە کە ئەبێ ڕەچاوی بکەین. یەکەم، ئەمریکایەکان سیاسەتی خۆیان لە عێراقا تازە کردوێتەوە لە ڕێگەی سیاسەتی دۆلار، لە ڕێگەی سیاسەتی ئابووری. هیچ چەکێکی ئەمریکا لە ماوەی ئەم 15 ساڵەیە بەقەدەر چەشی تازە تاقیکراوەی دۆلار کاریگەر نەبوو. وا دەرکەوت عێراقیەکان یەکسەر ئاڵای سپیان هەڵکرد. پێشووتر عێراقیەکان زۆر بێمنەت بوون لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. چەشیان هەڵەگرت، ئەمریکایەکانیان نەکوشت. ئێمە زانین سوپای مەهدی یەکێک لە ئیشەکانی ئەوە بوو کە ئەمریکایەکان یەکوش شەڕیان نەکرد. ئەمە هێزی کوفرن، هێزی داژیکەرن، ئەبێ بڕۆن. و هەروەها لە دیبلۆماسیەتی گفتوگۆکردنیش لە نێوان ئەمریکایەکان و عێراقیەکان، عێراقیەکان جۆرێک لە بێمنەتیان هەڵەبژارد بە پشتیوانیکردنی وڵاتانی دراوسێ بەتایبەت ئێران. قسەکانم کورتەکەمەوە. لە پەیامی دۆلارە چەند ڕاستیەک لە بەڕێوەبردنی ململانەی عێراق دەرکەوت. یەکەم ئەو بۆچوونەی کە پێی وابوو بەکشانەوەی ئەمریکا و وردە هەژمونی ئەمریکا لەسەر عێراق کەم بووە و گڵۆپی سەوز بۆ ئێرانیەکان داگیرساوە، هەموو هێلکەکان لە سەبەتەی ئێرانان و ئەوەی چارەنووسی بە ئێرانەوە نەبەستێ بێهیوایە، بێبەختە لە ناو ململانیەکە. ئەم جارە ئەمریکا پێیوتی نەخێر، ئەمریکا بەهێزیشی بەهێز هاتوۆتەوە ناو عێراق، نەپێویستی بەوەیە مارێنز بنێرێ، نەپێویستی بەوەیە پرۆفشناڵی دیبلۆماسی بنێرێ. زۆر بە ئاسانی ئەگەر دەستبەرداری سیاسەتەکانتان نەبن و خۆتان لەگە سیاسەتی ئەمریکی نەگونجێنن، ئابووری وڵاتەکەتان ئەڕوخێنن. بە کورت و مختصەریەکەی ئەمریکایەکان ئەم جارە لە جیاتیەوەی خۆیان شەڕ بکەن، عەرەبانە چیەک، دوکاندارێک، مامۆستایەک، شۆفێری تەکسیەکەکەن بە گژی حکوومەتە، چونکە هاوڵاتیەکە هەڵای لێ هەستاوە. ئەڵێ من شۆفێری تەکسیم، نرخی بەنزین بەرز بووە، من کرێچیم، ئەم مانگە دۆلار گۆڕاوە، کرێچیەکەم چۆن بم، من موچەخۆرم، ئەم مانگە ملیۆنێکم وەرگرتووە، دۆلار بەرز بۆ تۆ ملیۆنەکەم وەکو وای حەوسە بێ. یعنی قسەکەت تۆ مەبەستت ئەوەیە کەوا
ئەم مەسلەی بەرزبوونەوەی نرخی دۆلارە پەیوەندی بەو گوشارانەوە هەیە کە بەغدای خاتە سەر هەرێمی کوردستان وەکو وەرەقەیەک لە بەرامبەر ئەوە من ناومنا دیبلۆماسیەتی دۆلار لە ڕاستیها ئەم ناولێنانە ناولێنانی منیش نییە لە ڕاستگۆ بم ینی ئێستا و چاودێرانی کە لە دنیا ئەم بارودۆخە هەڵەسەنجێنن ئەڵێن ئەمە دیبلۆماسیەتی دۆلارە مەبەستیانەوەی کە بڵێن هێزی ئەمریکا لە عێراقا گۆڕا بۆ مامەڵەیەکی تر ئەمریکایەکان بە ئاشکرا بە عێراقەکانیان وتووە کە ئەبێت مەسلەی ناردنی دۆلار بۆ ئێران بۆ لوبناان کۆتایی پێبێ واتە ئەمە فشارکردنە لە عێراقەکان کە خۆی حکومەتێکی سێبەری ئێرانیە کە پەیوەندیەکانی لە ڕووی پشتیوانیکردنی دارایی بۆ ئێران کەم کاتەوە ئەمە فشارێکە لەسەر حکوومەت لە هەمان کاتە لێدانە لە ئابووری و بازاری ئێران خاڵی دووەم ئەمریکایەکان بە ڕوونی وتوانە کە ئەبێ پشگیری مافە دەستوریە ئۆتۆنۆمیەکانی کوردەکانی عێراق بکرێ کامەش جۆرێکی ترە لە ڕووی سیاسیەوە بۆ قوارەی هەرێمی کوردستان چکە ئێمە ئاگادارین لە هەفتەی ڕابردوو نێردەی نەتەوەی گرتوەکان لە بەشداریکردنی تەلەڤیزیۆنی لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایش بارودۆخی عێراقی بەگشتی بە خراپ هەڵسەنگان بارودۆخی ناخۆی هەرێمی کوردستانی خراپ هەڵسەنگان ئەمە نیشانەیەک بوو کە ئێمە چەندەها ساڵە لە کۆڕی نێودەوڵەتی پشتیوانی و هاسۆزی هەیە بۆ ئەزمموی کوردستان بابەتەکە پێچەوانە ببەوە کەوا لە کوردستان دوولایەنەکە ناکۆکن نایانتوانیەوە هەڵبژاردن کرێ جۆرێک لە ململانی ئاڵۆس هەیە مەترسی هەیە لەسەر داهاتوی هەڵبژاردنەکان لە کوردستانی عێراق بەڵام ئەم هاتنەوەی ئەمریکا جارێکی تر بارودۆخەکەی خستە ئاستیشی تر ئەوەی کە گرنگە قسەکانم بۆی مافی ئەم هاوڕێیانەشم نەخۆم دوو خاڵەکە زۆر بەلامەوە جەوهەریە یەک بۆ چوونێکە بوو کە ئیتر هەرێمی کوردستانی عێراق تەواو بۆ هەرێمی کوردستان هەڵەوەشێتەوە و حکوومەتی عێراقی ئەگەڕێتەوە و لە پشتپەردەوە وڵاتە گەورەکان هەموو کۆبوونەتەوە و هەرێمی کوردستان نامێنێ و هێواش دەرەکەوێت لە ڕاستی ئەمە جۆرێکە لە پڕۆپاکەندەیەکی میدیایی ڕاستە زمینەی ناخۆی هەرێمی کوردستان زمینەیەک نییە کە لە ئاسی چاوەڕوانەکانی خەڵکا بێ ڕاستە هێواش لە بەغا دەوڵەتداری بەهێزە بێ بەداخەوە لە کوردستان دەوڵەتداری لە پاشەکشایە یعنی کە تۆ چیتە بەغا شەقامەکان پاکوخاوێن نین بەڵام دادگای دەسووری هەیە دادگای کاژێڕی هەیە پەرلەمانیشی خۆیەکە سەرۆکۆماریشی خۆیەکە سەرۆکوەزیرانیشی خۆیەکە هاوڵاتیە چێ شکاتەکە لە دادگای فیدراڵی لە وەزیر بەیانی بڕیار دەرەچێ دیارە من نامەوێ بڵێم بەغا دموکراسێتێکی پڕگوڵ و گوڵزار بەڵام هێواش دام و دەستگای دەستوریەکان ئیشی خۆیانەکەن کە ئەبوو ئێمە لە کوردستان زۆر زووتر ئەمەمان چەسپانە خاڵی دووەم ئێمە لە هەموو کاتێک زیاتر ئێستا پێویستیمان بە دەستوری هەرێمی کوردستانە چکە لە پاڵ دادگای فیدراڵی ئێمە دادگای دەستوری هەرێممانە بێ و ئێمە ئێستا لە ناو بۆشایشی دەستوریین و ململایەکانمان لەگەڵ بەغا ئاستیشی دەستوری وەرگرتووە ئەگەر ئێمە لە کوردستان دەستوریشی خۆمانە بێ ئەبێ بە سەرچاوەیە کە دادگای فیدراڵی لە شیکردنەوەی قەرارات پشتی پێبەستێ واتە تۆ جۆرێک لە ئیرادە بۆ خۆ دروستەکەی دەستخۆش حەزەکەی دواتر ئەچینەوە سەرەوە مۆزوعانە کە چارەسەر چی و چی بکەین بەڵام پێم خۆش هەر لەسەر ئەوە بڕۆین جارێکە سەبەبی ئەم بە نێو دەوڵەتی بوونەی ناکۆکیەکانی نێوان یەکێتی و پارتی چیە ینی بۆچی مەسەرەن ئەمریکا بەلایەوە گرنگە کە مەسەرەن حکوومەتی بەغا و هەرێمی کوردستان ڕێکۆن بۆچی ئەمریکا بەلایەوە گرنگە کە یەکێت پێویستە یەکێتی و پارتی ڕێکۆن بۆچی ڕایشکاری ئەڵمانیا ئەمەی بەلاوە مهمە بۆچی فەڕەنسا ئەمەی بەلاوە مهمە و دوێنێش دیمەنێکی تۆزێک جیاوازیش هەبوو مەسەرەن لە سەر مێزی ئەو هینەکەی ئێران ساڵ ڕۆژی شۆڕشەکەی ئێران بەرپرسانی یەکێتی و پارتی بێکۆ دانیشتبوون ینی ئەمە بۆچی مەسەرەن بە نەوەیەک زۆرێک لەلایەنەکان حتا بەشێک لە بەرپرسانی عێراقیش کاتێکە قسە ئەکەن ئەڵەن پێویستە کێشەکان بە نەوەیەک چارەسەریەکی تێدا هەبێت سەر ڕایەوەی کە باز لەوە هەیە کە ئەلەساس نوعێک تەوافقێکیش هەبێت لەگەڵ یەکێتی لەگەڵ بەغدایە بەڵام دیسان بەغداش نوعێک خاوەخاوی هەر تێدا هەیە بە نسبەت جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنی کە لەگەڵ یەکێتی هەیەی بۆچی چ سەبەبێک هەیە چه هۆکارێک لە پشتینە پێم وایە ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە تۆزێک لێ ورد ببینەوە من پێم وایە دۆخی ئێستای جیهان هەنێک گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەمە کاریگەری هەیە ڕۆڵی هەیە لەوەی کە چۆنەتی مامەڵەکردنی هاوپەیمانەکان لەگەڵ عێراق و لەگەڵ لایەنە کوردیەکانە گۆڕانکاری بەسەرا بێت و ئەم حکوومەتی ئەم کابینەی سوودانیش کابینەیە کە لە هیچ کابینەکانی تر ناچێت کۆمەڵی گۆڕانکاری بەسەرا هاتووە یەکێ لەو گۆڕانکاریانە ئەوەیە کە لەم کابینە گروپێکی بەهێزی شیعی کە مقتەدا سەدر و سەدرەکان بەشداریان نەکردووە لە حتەران لە پەرلەمانیش پاشەکشیان کردووە
و ئەم حکوومەتە لە کاتێکات تشکیل بووە کە کۆمەڵی بڕیاری دادگای فیدراالی لەسەر پرسی هەرێمی کوردستان پرسیینەوت و کۆمەڵێک پرسی تر هەیە کە چاوەڕێکرێ جێبەجێکرێ ئەمە بۆیە پێم وایە ئەو دوو گۆڕانکاریە کە هاتوۆتە پێشەوە دۆزی کورد دەباتە ئەوەی کە کورد لە کوای هاوکێشەکانایە دابەشبوونێکی جیهانی دروست بووە ئەو دابەشبوونە بڵێن بۆی شەڕی ئۆکرانیا و رووسیا و توندبوونەوەی ناکۆچەکانی نێوان چین و ئەمریکا ئەمانە کاریگەری دروست کردو لەوەی کە ئەمریکیەکان بێن ئەم جارە بە زمانی دیالۆگ نا تەنانەت بە زمانی هەڕەشە لەگەڵ بەرپرسە کوردەکانە قسە بکەن لەگەڵ بەغاشە بە هەمان شێوە لەگەڵ ئەوەی کە کاکاڕێ باسی کرد ئەوان هەڕەشی خوان لە ڕێگای دۆلارەوە خستە ڕوو ئێستا ماوە تۆ سەری کوردەکانە تازەترین هەواڵ ئەوەیە کە بە مەسیجێکی زۆر گەرم تند لەگەڵ پارتیۆکێتی قسەیان کردوتیانە بێ پێک بێن و ئەو دو هەفتە لەمە پێش سێ هەفتە لەمە پێش و دانیشتنێ بوو لە بینی پارتیۆکێتی ئەو دانیشتە ئەمریکیەکان و ئەڵمان و فەڕەنسا و بەریتانیاش لە پشتەوە بوون قرار بوو کە هەفتەی دوای ئەوە دانیشتن بکەن پارتیۆکێتیش کەوتبوون ئەو قەنەعەتی کە کات هاتووە کە ڕێکەون لەبەروی کە پێویستیان بۆیە پارتیۆکێتی پێکەوە گفتوگۆ لەگەڵ بەغدادا بکەن و چارەسەری کێشەکانیان بکەن نیکی لەو پرسانی کە ئەنوێ چارەسەری بکەن دەستی بۆ قەڵەمەکە برد ویستم یارمەتی قسەکانت بدەم لێرا شتێکمە بۆی دامی قسەکانە بگەوەس یەکێ لەو شتانەی کە دەیانەوێت یەکلایکەنەوە پرسی غاز یانە یەکلای بکەنەوە و بەو شێوەیە کە لە ڕوانگەی خوانەیە و نێردە ئەمریکەکەش کە ماگۆرگ و برادەرەکە کاتنە ئێرە بە هەردوو لایەن وتووە بە پارتیۆکێتیشیان وتووە پێویستمان بۆیە کورد بەشدار بێت لە پڕکردنەوەی وزە لە تەکمیلکردنی وزە و جیهان پێویستی پێتانە من پێم وابێ قۆناغەکە بەشێوە ناکات واگەر پارتیوێکێتی چکە ئێستا بەداخەوە پارتیوێکێتی لە دۆخەکان ئەوەی کە من ئاگام لێبێ هیچ کۆنتاکێک لە بینیان نەماوە لە دوای ئەو بڕیاری ئاسایشی دادگای ئاسایشی پارتی هەموو علااقاتەکانیان هەڵپەساردووە و قرار بوو گوایە پارتی ڕوونکردنەوە بعد کە ڕوونکردنەوەی نەداوە بۆ یەکێتی هینی کردووە ئەمڕۆ وتەبێژی پارتی ئەڵێت کە ئێمە ئامادەین بۆ دانیشتن بەڵام یەکێتی دانیشتن ناکە ڕاست دەکات لەبەرەوەی کە یەکێتی ئەوەی کە من بیستمە چاوەڕێی ڕوونکردنەوەکرد و یەکێتی پیان وایە کە پارتی دموکراتی کوردستان ناوێت تەفاهم کات بە تایبەتی دەوێت دەستوەردان لە ناو وەزعی یەکێتی و سلێمانی بکات ینی بەدگومانیەکان زۆرە و هەندێک پێویستی بە گۆڕانکاری ئەگەر ئەم گۆڕانکاریانە کە من پێم وابێت ئەو بڕیارانی دادگای فیدراالی کە ئێستا ماوەتەوە بڕیاری لەسەر نەدراوەیەکی لەوانە شەرعێتدان بەوەی کە درێژکردنەوەی ماوەی پەرلەمانوانە من پێم وابێ ئەوانە ئەکەنە کارتی زەخت و پارتی و یەکێتی یا حکوومەتی هەرێم ناچارەکەن گوێبیستی بڕیارەکانی دادگای فیدراالی کە بەداخەوە وایە من ڕاستەکە بۆ بەرنامەکە هەفتەی ڕابردوو بوو هەروە تەحلیلی مەزمونێکم کرد بۆ دوو چاپێکەوتنی بەڕێز پاڤڵ تاڵابانی و ئەو بەیاننامەکەی سەرۆکی حکوومەت کرد چی تێدا هەیە تقریبا ئەگەر هەمووی کۆکەیتەوە بەیەکەوە نزیکەی هەردوو لا بەیەکەوە نزیکەی 15 کێشە ینی 15 کێشەی سەرەکی لە بینی خۆیانە ئەژمێرن کە ئەمە کێشەیە لە بینیانە کێشەکان زۆرن بۆیە بەس کێشەی نێوان یەکێتی و پارتی زۆر گەورەترە لە تەنها بابەتێکی نێوخۆی هەرێمی کوردستان حقیقەت ئەمڕۆ کۆنفرانسی ئەمنی مونێخ راپۆرتی ساڵانەی 2023 خۆی بڵاو کردەوە لەوە باسی هی نەکات بە ئینگلیزەکەی ئەڵێ ڕێڤیژن ینی دووبارە چاو پێداخشانەوە کۆنفرانسەکەی ئەوەی داڤۆس باسی ئەوەیە کرد کە چۆنچۆنی هێزەکان لە دنیا بێن لە جیهانێکی پەرتەوازا پێکەوە هەڵ بکەن بەیەکەوە ئیدارە یەکترکەن بە زەماڵە پێویستە چاو پێداخشانەکەین بەو نەزمێکەوە لە دنیا هەیە بە هاوپەیمانیەکانمانە بچینەوە هاوپەیمانیەکانی خۆمان فراوانتر بکەین لەبەر تەهدیدی چین و رووسیا بۆیە ئەم مەوزوعی کە ئێستا ئەمریکا تەداخڵەکات ئێستا بەریتانیا تەداخڵەکات ئێستا فەڕەنسا و ئەوانە تەداخڵەکەن بەشێکی پەیوەندی بەم گۆڕانەی نەزمەوە هەیە کە لە دنیا هەیە و ئەم هەرێمەی کوردستان و ئەم عێراقیش بە حقیقەت بمانێەوە نەمانەیە شتێک نییە کە دابڕاوبێت لە دنیا پێ دوابێت کە تەنها کێشەکە ئەوەیە کە بۆ نمونە پارتی ئەتراف ناکات بە سەرۆکایەتی کاک پاڤڵ تاڵەبانی یاخود نازانم کێشەی دابشکردنی داهاتەیە لە بینیانە یا مەوزوعێکی دیکە ینی ئەوە ڕەهندێکی گرنگە دۆخی ئێستا حقیقەت دۆخێکی زۆر ئاوازە ڕێک لە هاوشێوەی ساڵانی دوای جەنگی جیهانی یەکەمە چێ
کوردیان بان کردبوو بۆی کە بێ بەشداری بکات لە ڕێکەوتنامەی سیڤەرە لێ وەفدێکی هەبێ شەریفاشا چوو بوو کەچی لە چوار لاوە چوار وەفدی جیاوازی کورد ڕۆشتبوو بۆ ئەوەی کە دانوستاندن بکە ئێستاش هەر بەرپرسێکی وڵاتان کە دێتە هەرێمی کوردستان پێویستە لەگەڵ 5-6 گروپی جیاوازە دانوستاندن کە هەتاوەکو بتوانێت ڤیژنێکی کوردستانی وەربگرێت حقیقەت دنیا ئەگۆڕێت و لەگەڵ ئەم گۆڕانەشە ئەگەر کورد خۆی نەگۆڕێت زەرێکی زۆر زۆر کات بۆیە دۆخێکی ئاڵۆزە وڵات دۆخەکە ئالۆزت و بەرەو گرژبوونیش ئەچێت ینی دۆخی دنیا بەرەو گرژبوونە چێ هیوادارم کوردستان بەرەو گرژی نەچێت شتەکە لەوان نییە لە هیواش هەمووی تەمەنای ئەوە کات کە بەو شێوەیە نەڕات و هەمووشی وابزانم لە 92 ڕێژەیەکی زۆر بەرفراوان لە ڕۆژنامە نووس لە دڵسۆز لە خەڵک ڕۆشنبیر لە کەسایەتی سیاسی سەربەخۆ حزبی هەر نسیحەتەکەن ینی ئەمە لە 92 ئاگاداری نسیحەتەکەی بۆ ئەمەکەن و ئەوە مەکەن شڕی ناوخۆ مەکەن و ئەمە بکەن ینی ئەوە و ئەم حزبانەیەش با بڵێن خۆیان وەرگانی بیرکردنەوە و تێڕوانین و دیدگاوانی خۆیانی هەیە و جاریش بەرژەوەندی خۆیانە نەیەری پێم وانە مۆزوعەکە لە تەنها لە هیوا کورد بێتەوە و بە نەسائح بڕاتە پێشەوە ئەوەی کاک هاوڕێ باسی کرد فعلا دیبلۆماسیەتێکی تر هاتووە پێشەوە یا قۆناغێکی تر لە کار هاتووە پێشەوەیش فشاری جددیە یعنی تۆ مەرحەلەی یەکەم لە هەرێمی کوردستاندا طبعا پێش هەموو شتە بێ ئەو واقعا لە بەرچاومان بێ کە ئەمەی لە هەرێمەوە گوزرێت ئەمەی هەرێمێک هەر حزبێک هێزی چەکداری خۆی هەبێت پەرلەمان بەناشەرعی ماوەی خۆی درێژ کاتەوە کێشەکان لەگەڵ بەغدا بەو شێوەیە بێت لەگەڵ محکەمەی فیدرالی بەو شێوەیە بەرخورد بکرێ و مامەڵە بکرێت هەموو ئەو مەسائلانەی تر کە لە هەرێمە ئەگوزارێت بەشێک پاراسوێتی علاقاتی نێودەوڵەتی و مواضیع ئەقلیمەکان ئەم هەرێمەی پاراستووە ینی ئەوەی کە پاراسوێتی نەهێزێکی چەکداری یەکگرتووی سەر بەخۆیە نەبوونی دەستگایەکی قەزایی بەو شێوەیە نەبوونی مؤسساتە لە هەرێمی کوردستانە نە ئابوووریەکی بەهێزی هەرێمی کوردستانە معادلەیەکی نێودەوڵەتی ئەم هەرێمەی پاراستووە و ئێستاش ئەم خاڵک زۆر زۆر گرنگە لە ئێستادا ئەوەی برادران ئیشارەتیان پێدا لە بەرەوەی من قەناعەتم بە تێڕوانینی هەردوو برایان هەبوو بۆیە دووبارەی ناکەمەوە لە بەرەوەی ئەم فاکتەرانەی کە هاتووە ئەم فشارانەی کە هاتووە ڕۆڵێکی گرنگیە بێت لە ئەکید ڕۆڵێکی بێت لە گۆڕانکاریەک لە وەزعێک لە کوردستان چکە وەزعی کوردستان بەدڵنیاییەوە لە ئێستای هەژمونی یەکێتی پارتی بەم شێوەیە بەردەوامە بێت زۆر بە زەحمەتی ئێزانم یەکێتی پارتی جارێکێتر بتوانن چ لە بەغدا یەکگرتوو بن چ لە هەرێمی کوردستانە لە چوارچێوەی مؤسسەیەکە یەکگرتوون زۆر زەحمەتە کێشەکان یەکێتی پارتی تۆ ئاماژەت بە کۆمەڵی خاڵ کرد کە لە بەیاننامەکانیانە منیە چەندین خاڵ نەزم چەند 15 کێشیان کردو خۆی لە ڕاستیدا کێشەکان زۆر شخصین کێشەکان لەسەر بەرژەوەندی عام نییە ینی کێشەی یەکێتی لەگەڵ پارتیا لەسەر ئەوە نییە کە ئەم دیدگایەکی فکری سیاسی ئابووری کۆمەڵایەتی جیاوازی هەیە لە دیدگای پارتی دیموکراسی کێشەی پارتی لەگەڵ یەکێتیە ئەوە نییە کە ئەو دیدگایەکی جیاوازی هەیە بۆ هەموو ئەو پرسانی کە باسم کرد ئیزافەتەن بۆ پرسی نەوت و شی وان کێشەکانی ئێستا بە تایبەت بۆیە من با بڵێن ڕەشبینم لە چارەسەرکردنیە کە جاران هەبوو جارانیش ئەگەیشتە مەرحەلەی حافەت لە هاویە و زۆر چارەسەرکرا بە چەند دانیشتنیەک بینینی چەند کەسێک و ئەمانە ئێستا زۆر قورسە تۆ بەو قسانەی ئەو قسە ئیجابیانەی کە کاک فازڵی کا و لێرە کاک فڵانێک ئیکات فازڵی میرانی مەبەستم و لێرە کاک فڵانێک کات تۆ بڵێ ئامین چونکە شتەکان بەشێکی علاقی بە حساسەتێکی شخصیەوە هەیە بەشێکی شێوەیە کە جیلێکی تازە هاتووە پێشەوە لە قیادی هەردوو حزبەکان جیلە زۆر زەحمەتە بە یاریە کۆنەکانە ینی جارێکی تر دەست و پەنجە نەرم بکەن جارێکی تر بە شێوازە تەقلیدەکەی جارانی ئەم ململانەی ئەم حزبایەتیە کار بکەن بۆیە زۆر ینی ئێستا وەزعی هەرێم لە کوردستاندا لە قۆناغێکی زۆر خراپی ئەوەیە کە لێکترازانێکی زۆر گەورە ئەبێت لێکترازانمان هەیە لە مەفاهیمەکان لە دیدگاکان لە پەیوەندیەکان لەگەڵ بەغدا بینیشمان یعنی تەجربەیشمان کردو ئێستاش ئەبینین کە ئێستا ئەم دوو هێزە لە بەغدا دوو هێز مامەڵەیەکی جیاوازیان هەیە تحالفاتەکانیشیان جیاوازە وە شتێک نیە ناوی ینی با بڵێن هاوپەیمانی کوردستانی کە جاران هەبوو ئێستا نیمانە لە کوردستانیشە بە هەمان شێوەیە زەبتۆ تقریبا بەشێک لە مؤسسات تعطیل کراوە و ئەنجومەنی وەزیران لایەنێکی گرنگ بایکۆتی کردووە پەرلەمان باسم کرد بەناشرعی ماوەی خۆی کردوەوە و محکەمەی فدرالیش حتمما بڕیارێکەدا لەسەر ئەو مۆزوع ئەو پرسەی شکلا کاتەوە کە من هیوادارم بۆ ئاراسەی قانونیەکە یەکلای کاتەوە ئەمە ئەم واقعی کە ئێستا لە کوردستاندا هەیە ئەوێ حەلەکەی چی بێت جارێکی تر دانیشتن و جارێکی تر بەرژەوەندی باڵای ملەتەکە بخەنەوە یان ئەوەی تر بوونەمونە فشارە دەرەکیەکە کە برادران باسییان کرد فشاری ئەمریکایە فشاری اتحادیە ئەوروپیش فشاری UN و پلاس خارت و ئەمانەیە
و ئەم فشارانیش بە ئاکامیشی بە ئاکامی ئەوەی کە مؤسسات لە کوردستانە ئیشەکانی خۆی بکات ئەبێ لە هەڵبژاردن لە کوردستانە بکرێت ئەبێ پەرلەمان جارێکی تر تەفعیل بێتەوە لە پەرلەمانێکی تازە حکوومەتێکی تازە پێک بهێنرێت و سەلاحیەتەکانیش دیاری بکرێت یعنی ئەم کانتۆنانی کە ئێستا لە کوردستانە هەیە یعنی کێشەیەکی زۆر گەورە دروستەکە بۆ ئایندەی هەرێمەکەەوە جۆرێک لە ئستقرار ینی ئستقرارێکی نفسیش بە هاوڵاتی کوردستان نادا بۆ نمونە تۆ ئەمشەو ئەخەوی بانی هەڵسی تەمەشاکەڵی وڵا هێزێکی چەکدار لە فلان شوێن دروستەکەن هێزێکی چەکدار لە منتیقان دروست ینی بۆ نمونە ئەم سلێمانی کە ئێستا دەیا دانیشتون خەریکە محاسرە کرێ بە هێزی چەکدار بە میلیشیای ئەم سەر و ئەو سەر کە ئەمە ینی نەتیجەیەکی زۆر مەترسیداری ئەبێت بە تایبەتیش لەوەی کە برادران باسییان کرد ینی ئاسی تەفاهماتی ئەم دوو حزبە چەندین قۆناغ شۆتە دواوە چەندین قۆناغ لە ئاسێکی مەترسیداری خراپی نەبوونی هیچ تەفاهماتێکەیە و نەبوونی گومانەکەن کە پیلان لە یەکتریەکەن گەشتۆ بۆ قەنەعەت پیلان لە یەکترەکەن گومان لە پیلان نییە پیلان لە یەکترەکەن ئێستا و ئاستی کێشەکەژێکی لە کێشەکان دو قسەیشم بێت درێژی پێێتم ئەوەیە کە بەداخەوە ئێستا کێشەکان گوازراوەوە بۆ ناو بنەماڵە جاران تەنانەت لە کاتی شەڕی ناوخۆی یەکێتی و پارتیشەکە ئینشاءڵڵا قەتر دووارە نابێت و لە بڕی هەژار و داماوی ئەم زەحمەتکێشی وڵاتەتی ئاچێت گەنجەکان تیاچن و حزبی شەر وەکو خۆی ئەمێنێتەوە بە قووەتی خۆی لە ئێستادا کێشەکان چۆتە ناو خێزانەوە ئێستا چۆتە ناو خێزانەوە و چۆتە ناو دادگاشەوە یعنی دادگا تەسکیز کراوە کە ئێمە بینیمان لە بەغدایش و لە هەرێمی کوردستانیش بڕیارەدە لەسەر مۆزوعێکی داخلی حزبی بە گوێرەی ململانی حزبیەکان و لە هەمان کاتیشدا کێشەی خێزانیش دروستە بێت و سوود لە ململانی خێزانەکانیش بین ئەمە هەنگاوێکی تازەی مەترسیدارە لە واقعی کوردستانە کە بەرەو ئاکامێکی خراپیە بە تەرێبەکە دوو نمونەی زۆر گرنگ هەیە بەوەی کە دابش ئەم دۆخی هەرێمی کوردستان تۆزە مرۆڤ گەشتبین بێ بەوەی کە لانی کەم شەڕی ناوخۆ دووبارە نەبێتەوە یەکەم جیاببوونەوەی بزوتنەوەی گۆڕان بوو لە یەکێتی کە زۆربەی دابشبوونەکانی پێشووتری ئەحزابی کوردی نوع کێشمەکیشی چەکداری ئەمانەی تێدا هەبوو نەک تەنیا لە کوردستانیش لە عێراق و شەرقی ئەوسەتا هەمووی هەروە بوو گۆڕان جیاببووەوە شەڕی چەکداری ڕووی نەدا سەرڕایەوەی کە مەسەلەن لە مەرحەلەیەکی حساسە کۆمەڵێک گۆڕانکاری و گرژیش دروست بوو و دواتر ئەم کێشانەی نێوان هەردوو هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دیسان کە دەرکەوت دیزانەویش فاکتۆرێکی دیکەیە کە مرۆڤ سەریکە بڵێ احتیمالە فاکتۆری نێودەوڵەتیش ڕۆڵی نێودەوڵەتی زۆر هەیە ڕەنگە خەڵکیش وەکو جاران ئەو خواستەی خەڵک نەیبێت بێت بەشداری بکات لەوەی کە شەڕ بکات بۆ دوودانە حیزب شەڕی ناوخۆیی بە تایبەتی بەڵێ وەڵام من ئەوەی کە پەیوەندی بە ناوخۆی کوردستانەوە بێت بەم جۆرەیە سەرنجەکانم یەکەم گریمانەی شەڕی چەکداری و پێکداپژانی چەکداری بە شتێکی دوور ئەزانم لەبەر چەند هۆکاری یەکەم بەرژەوەندی ئابوووریەکانی نێوان لایەن ڕکابەرەکان ئەوەنە گەورەیە کە دەستبەرداری نەبن ئەمە یەک دوو ئێستا واقعی هەرێمی کوردستان واقعیشی دەستوریە ئەگەرم لایەنانە هێرشی چەکداری شەڕ لەگەڵ یەکتری بکەن حکوومەتی فیدراڵ هێزی سەربازی هێنێر ئێمە جاران سەدام حوسەین هەبوو بۆیە شەڕی ناوخۆ هەبوو عێراق نەیەتوانی هێز بنێرێ ئێمە ئێستا لە ناو سیستەمیشی دەستوری نەگەر خوا نەکردە شەڕی براکوژی دووبارە ببێتەوە بژێرەی دەستور حکوومەتی فیدراڵ دەسەڵاتی هەیە هێز بنێرێ بۆ چەسپاندنی یاسا و ئاشتی من ئەمە باگەرێکی محاڵە زانم بەڵام جەوهەری ململانێکە لەسەر خاڵێکە جگە لە هۆکارە کەسی و سایکۆلۆژیەکان و گۆڕانکاری لە جیلی تازی سیاسی لە ناو پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی هێشتا کە وەکواڵێن جیلی تازی سیاسی لە ناو پارتی دیموکراتی کوردستانە لە قۆناغی ئەوەیە کە خۆی جێگیر بکە هێشتا کە بەڕێز بارزانی لە ژیانە ماوە بارودۆخەکەی یەکێتی جیاوازترە جەوهەری شێشەکە پەیوەندی بە خاڵێکی سەرێکیەوە هەیە پارتی دیموکراتی کوردستان ئەوێت لە ناو پەرلەمان بە پشتیوانیکردنی کەمینەکان پەنجایەکی هەبێت پارێزبەندیشی هەبێت لە حکوومەتە وەکو ئێستا شەریکەکەی کێشێتی نیشتیمانی و لایەنەکانی ترە هەر کاتێ نەچن بۆ ئەنجومەنی وەزیران بایکۆت بکەن بڕۆن نەڕۆن هیچ نرخێکی لەسەر ڕایکردن و شەرعەتی کاروبارەکانی حکوومەت نەبێ هەروەکو هەڵوێسەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێسێکی ئیعلامیە ئەنجومەنی وەزیران ئیشی خۆیەکە حکوومەت کۆ بێتەوە شەرعەتی قانونی خۆی هەیە شەرعەتی خۆی هەیە یەکێتی نیشتیمانی ئێوە لەم هەڵبژاردنە ناوبڕێک هەیە ئەمە عادەتەن لە 25 ئەمانە ناوبڕەکە دەن بینەرێن خۆشەویست ناوبڕێکە دەین و دوایەگەڕێنەوە دوای بەردەوام
بینەرانی خۆشەویست دوبارە گەڕاینەوە تا درێژە بە باسەکەمان بین لای تۆما بوون کار ئەمە باسیەوەمان کرد کە کێشەکانی ناوخۆی کوردستان جەوهرەکەی لە بینی یەکێتی و پارتی لەسەر بڕیار دروستکردنە لە ناو حکوومەتی هەرێم وەگەر تێبینی بکە ئێستا هەوڵێکی زۆر هەبوو بۆ ئەوەی کە قانونی هەڵبژاردنەکە هەموار بکەن ئەگەر نەچینە ناو وردەکاری هونەریەکەی جەوهرەکەی ئەوەیە کە یەکێتی ئەوێت لە ڕێی قانونی هەڵبژاردنەوە 50% لە پارتی دیموکرات بسەنێتەوە پارتی دیموکرات بە کورسیەکانی خۆی لەگەڵ 11 کورسیەکەی کۆتا 50%شی هەیە کە ئەمە پارێزبەندیەک وی بە عەربی پێڵێن حەسانەیەکی هەیە کە حکوومەتی هەرێم کە سەرۆکوەزیرانەکەی لە لای پارتی دیموکراتە پارێزراوە یەکێتی نیشتیمانی ئێوێ لە ڕێی قانونی هەڵبژاردنەوە بە تایبەتی کە ئێستا باسی کۆتایەتە پێشەوە ئەم دیوارە ئەم بربەستە بشکێنێ بەڕاستی حکوومەتی ئیتیلافی بێت چکە لە حکوومەتی ئیتیلافیە هاوشێشەی ژمارە دەورە بینێ ئەگەر لایەنیشان بێتە دەرەوە حکوومەتە ئیتیلافیەکە کەوێ بۆیە لایەنە ئیتیلافیەکان بەردەوام پێویستیان بەیەکە بەڵام ئەمەی ئێستا لە کوردستان حکوومەتەکە ئیتیلافیە بەڵام لە ڕاستیە لە جەوهرە حکوومەتی زۆرینەیە حکوومەتی ئیتیلافی نییە خاڵێکی ترکە حەزەکەم باسی کەم هەر پەیوەندی بە شەشەکانی ناوخۆی کوردستانەوە هەیە ئێمە دوو سەرکردەی مێژوویمان هەیە یەکیشیان کاک مەسعود ئەویکان جەنابی مام جەلال ڕۆحی شاد ئەم دوو سەرکردەیە ئەگەر هەڵسەنگاندنێکی مێژووی بکەین لە 50 ساڵی ڕابردووە بە دۆخێکی ململانی دوور و درێژ هاتێپەڕیون لە سەردەمی خوا لە خۆشببوو ژەنەرال بارزانی هەتا پاشان بەرەی کوردستانی و ماوەیەک پشوو جارێکی کە شار دوای ئەم ململانە دوور و درێژە ئەم دوو سەرکردەیە بە ئەزمموی مێژووی تێگەشتن کە بێ ڕێبکەون و لێک تێگەشتن و ڕێکەوتن نامی استراتیژیان کرد ئێستا ئەم جیل لە سیاسیە تازەیە کە هاتۆتە سەرشانۆکە بەم قۆناغە تێنەپەڕیوە بەڵکو ئێستا قۆناغی سەپاندنی ئیرادەیە هەر لایەگەیەوێت ئیرادی خۆی بەسەر ئەوی ترا تاقی بکاتەوە گۆڕانکاریشی ترکە لە ناوخۆی کوردستانە ڕوویاوە کە بەڕای من ئەمە گۆڕانکاریشی تا ڕادەیەک تازەیە و بەهۆی ئەوەی خەڵک بێهیوا بۆ لە سیاسەت ڕەنگە تااقەتی گوێگرتن و ئەوانشی نەمابێ ئەویشەوەیە کە لە کوردستانە جاران فۆرمی حزبایەتی وەکو فۆرمی خێزان فۆرمێک بوو زۆر پەسەندکراو نەبوو بەردەوام ڕەخنا ئاراستەی پارتی دیموکراتەگرا کە حزبیشی خێزانین بەڵام لە دوای کۆتایە هاتنی پرۆژەی گۆڕان وەکو پرۆژەیەشی ئۆپۆزیسیۆنی سیاسی و زوتنەوەی گۆڕان بە جۆرێک لە جۆرەکان بوو بە پرۆژەیەکی خێزانی وێشێتی نیشتیمانیش بوو بە خێزانی حزبەکەی کاکە حەمی حاجی مەحموو ئەویش وا سەرەدایی بە خێزانی بوونی هەیە تقریبا وای لێ هاتووە هەموو حیزبەکان بوون بە خێزانی یعنی ماکینەی بەڕێوەبردنی سیاسی لە کوردستانە وەکو پرۆژەیەکی سیاسی کە پەیوەندی بە کۆمەڵی خەڵکەوە هەیە کە لە چوارچەوەی فکرێک کۆ ببنەوە فکر نەما ئایدۆلۆژیا نەما بوو بە پرۆژەیەکی خێزانی یانە گەر ئێستا من و کاک عەدنان بەیانی حیزبێ دروست بکەین خەڵک ڕەنگە بەلایەوە سەیر بێ بڵێ باشە ئەمانە برای یەک نین بۆ حیزبیان دروست کردووە واتە سیاسەتکردن بوو بە پرۆژەیەکی خێزانی ئەمە سوودێکی هەیە و زەرەرێکی هەیە سوودەکەی بۆ ئەو میلەتانەی کە دەوڵەتداریان هەیە خێزانەکان لە پرۆژەی خێزانیەوە بن بە پرۆژەی نەتەوەیی بۆ دروستکردنی شتە استراتیژیەکان لەم جۆرە میلەتانەش وەکو ئێمە کە دەوڵەتمان نییە و ململانەکان زۆر ململانی بچووک و تاکە کەزی و بەرژەوەندی خوازین زەرەری یاوە لەو شتێک کە پێ ڕەنگە شەپێدانی سیاسی بارودۆخێکی دروست کردووە کە سیاست ببە بەرژەوەندی کۆمەڵە خەڵک و سیاست ببە پرۆژەیەکی خێزانی ئێمە ئێستا لە بەردەم دیمەنەکەین ئەمەیە فۆرمێکی تازە هاتۆتە پێشەوە جیلێکی تازە هاتۆتە پێشەوە شەڕە لەسەر زەعامەت بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان هەتا ئەم دوایانەش بە دڵخوازی خۆیان دانیان بەم ڕاستیانانە و هەندێک جار لە دانپیانانەکانیان بۆ گۆڕانکاریانەی لە یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕوویاوە پاشگەزە بوونەوە بە جۆرێک لە جۆرەکان دەستێوەردانیان هەبووە لە ململانەکانی ناوخۆی یەکێتی نیشتیمانی و کاریگەری هەبووە لەسەر ئەم ناوچەیە و یەکێتی نیشتیمانی کەوتۆتە بەردەم بارودۆخێک کە جەماوەرەکەی پێڵێت تۆ بێ هەڵوێستیت و هەڵوێستت نێ بەرامبەر بە ڕووداوەکان پێم وایە ئەوەی یەکێتی نیشتیمانی ئێستا دەستی یاوەتێ جگە لە هۆکارە بابەتیەکان هۆکارێکیشی پەیوەندی هەیە بەوەی کە یەکێتی ئەوێت جاریشکە جەماوەرەکە بە خۆی ڕابشەشێتەوە چکە لەم زۆنەی ئێمە لە ناوچەکانی سلێمانی و گرمیان ڕایەکەیە کە ئەم ناوچانە لە بەرامبەر مەرکەز لە بەرامبەر هەولێر بێدەنگ بوون بێ هەڵوێز بوون جوامێر نەبوون بۆ دیفاعکردن لە حقوقی خەڵکی ئەم منتیقەیە بۆ ئەگەر ئێستا دەنگێکی دلێر پێهاوێ و وەڵامی هەولێر باتەوە پێم وایە ئەمە جۆرێکی شێ لە ڕێکلامیشی هەڵبژاردن و ئاشکردنەوەی خەڵک واتە دابراو نییە لەم ڕاهەندی نزیک بوونەوەیە
ئێمە بەبێەوەی بە خۆمان زانین ێستا لە دۆخێکی بانگەشی هەڵبژاردننی شاین بێ و ڕاستی ببینین یعنی تۆ تێبینی بکە جاران سحری بزوتنەوەی گۆڕان لە بەرامبەر لایەنەکانی تراچی بوو پێشکەشکردنی فۆرمێک بوو کە لە دەرەوەی یەکێتی و پارتیە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو قسانەی کە گۆڕانێکە یا ئەو قسانەی کە لایەنیشی تری کرد بەرامبەر بە پارتی دیموکرات ئێستا یەکێتی نیشتیمانی بە زیاوەیەکە ئەتوانە بڵم بازاڕی بانگەشەی هەڵبژاردننی لایەنەکانی تری داخست قەڵەمەکەم هین کرد بەس ئاگای لێنە میوانم لەبەرەوە زۆر جاری وایە پابند نابم بە قەڵەمەکەەوە شتەکە بەنەوەکی تر سیرکەی من پێم وایە لە 50 ساڵی ڕابردووە هیچ حیزبێکی کوردی بە عقلی نەتەوە بیری نەکردوێتەوە خۆی ئەمەش ئێستا کە هەیە هەر بە هەمان شێوە نەخێر ئەمە کاکزیران ئەمە زۆر تۆخ بۆتەوە یعنی ئێساوەی باسیێواکەن بۆ تا حیزبی خێزان ئێستا ناو خێزانەکانی شەکێشە هەیە لە ناو خێزانەکانیشە دووبارەکی و سێبەرەکیە یعنی زۆر وردوتەوە لەبەرەوەی لە وڵاتی ئێمە سیاست و بزنس تێکەڵ بووە مەسەرەن لە هیچ شوێنێکی دنیا نایبینیت دەستگا ئەمنیەکان بزنسکەن لێرە دەستگا ئەمنیەکان یعنی ئەوەی کە گەورەترین بزنس بکات لە هیچ شوێنێکی دنیا نایبینیت مەسەرەن تۆ ئەم حکوومەتی خۆمان ئەوە 30 دو ساڵە لە دەسەڵاتە لە پرۆژەی استراتیژیەکانە شکستێنەوە لە پرۆژەی نەوتا شکستێنەوە لە پرۆژەی یەکگرتنەوەی هێزی پێشمەکە شکستێنەوە لە پرۆژەی دیموکراسی شکستێنەوە لە پرۆژەی بەرەڕووبوونەوەی گەندەڵی و کە دنیای وعدی دەسەدراوە شکستێنەوە لە پرۆژەی مامەڵەکردن لەگەڵ عێراقا شکستێنەوە لە پرۆژەی ڕازیکردنی کۆمەلگای خۆیان شکستێنەوە لەوەی کە ئینتیمای بۆ هاوڵاتیان ئەماڵێن دەوڵەت ئینتیما دروستەکە ئەم حکوومەتە جۆرێک سەربەخۆیە بووە ئەوە ئێستا ئینتیمای تاکی کورد بۆ کورد و کوردستان و فکر و شتە استراتیژیەکانمان زیاتر بە ئێستا لەبەرێک هەڵوەشاوەتەوە هیچ شتێک نەماوە ئێمە لەبەردەم فەشەرێکی گەورین ئەوەی کاک عەدنان وتی دقیقە ئێمە هەڵومەرجێکی ئەقلیمی ڕایگرتووە ئەگینە ئەمە لەبەردەم فەشەرێکی گەورین بە مانای کەلیمە ئەوەی کە مەسەن بۆ لە پرۆژەی کە من هەنێک ڕقمت بۆ بخێنم لە ئەوەی نەوت ئێمە پێشتر ئەم پێمان وا بوو نەوت ئەمان باتە ناو بازاڕی دنیا و ئەمانکا بە ڕقمێکی گەورەی وە کە ئێستا ئەمە نەوت بۆ بە مسیبەت بەسەر سەرمانەوەنێ نەوتمان فرۆشتووە 30 میلیۆن دلاری قەرزداری 30 میلیارد دلاریش قەرزدارین کەسیش نازانێت کێ یا تۆ چۆن نێرێتەوە چۆن نایرێتەوە مەسەن بۆ من لەمە لە راپۆرتی خوانە هەیە کە ئەمساڵ بڵاوبەوە لە ماوەی 7 ساڵی ڕابردووە لە تاوگی لە 145,000 بەرمیلەوە بۆ بە 46,000 بەرمیل دابەزیوە لە تاقتەق لە 148,000 بەرمیلەوە بۆ بە 3970 بەرمیل لە 2020 لە سەرقەڵای گەرمیان لە 33,000 بەرمیلەوە بۆ بە 14,000 بەرمیل هەروەها لە سەرتەک لە 10,000 بەرمیلەوە بۆ بە 3,960 بەرمیل لە خورمەڵە لە 170,000 بەرمیلەوە بۆ بە 145,000 بەرمیل یعنی ئێمە لە بەردەم کارەساتێکی گەورین چکە ئێمە هەموو تەرکیزمانەوە بوو ئەم نەوتە ئەفرۆشین ئێمە بینە ڕقمێکی گەورە بەڵام نوتمان فرۆش و نەشبین ڕقمێکی خۆی زیاتر ئەسڵ موچەمان پێ نادرێت مەوزوع کێشەکە لە نەوتەکە بە یا لە غازەکە بە کێشەکە ڕەنگە پەیوەندی بە جۆرێتی ئیدارەکردنی مەلەفەکەەوە هەبێ ناخۆ نەوتەکە چۆن خێر و بەرەکەتە بۆ زۆر وڵاتی دیکە ڕەنگە بۆ ئێرە ژەروا بە ینی تصور نانە خێر و بێری بۆ چەند کەسێک بووە بۆ چەند حیزبێک کاربوونیە ینی فەرق وازەحە کاکە تۆ لە 32 ساڵە نتوانیت بەسیترین چارەسەری کێشەی مەسەنە کارەبا بکەیت ئەوەی کە خەڵک پێ دەستیەوە ناڵێنێت ئەوە پەیوەندی بە چۆنیەتی ئیدارەدانی مەلەفەکەەوە هەیە بەس خودی نەڵم سەرکەوتو خەلیج بەو نەوتە خۆی گەشە پێدات سەیری ئیمارات کە ئێستا ئیمارات خەریکە بێ وڵاتێکی ماوە تۆ سەر غازەکە ئەمە نەوت ئەمە نەتیجەکەیەتی ماوە تۆ سەر غازەکە ئەوەی کە من گوێبیستی بووم یەکێتی نیشتمانی کوردستان ئەڵێن غازەکە ناکەین بە دەردی نەوتەکە کورت و مختصر کێشەکانیان ئەمەیە ئەو ێزانەی کار عەدنان باسیەکە لە ئەترافە دروست بووە بەشێکی بۆیە کە چۆن لە کاتێکی ناکاوە چۆن بتوان کۆنتترۆلی هەندێک شۆم بکەن کە نزیکە لەو منتیقانێکە غازی لێە و ئەمریکیەکان و غەربیش ئاگاداری ئەم تەفاسیلن غەرب زەختمان لێکات ئەڵێ بێ ئێوە بەشدار بن لە بەرهەمێنانی غاز دەبەرەوەی کە نەقسی جیهانی هەیە ئێران و رووسیا و چین دژی ئەمن کێشەوە یەکێک لەو هۆکارانش کە لاڤۆڤ نەهاتە هەولێر بەشێکی پەیوەندی بەوەش بوو ینی لاڤۆڤ هات سەردانی بەغدای کرد و احتیمالە بۆگدانەفیش بە بەگوێرە و زانیارانی قسەیەکی فەلسەفی هەیە نازم ئەڵەن هی مارکسە ئەڵێ خەڵگەوە نەکێشە بۆ خۆی دروستە کە کەپتانی لێشی ڕزگار بێ ئەین چارەسەریش بکات ئێمە خۆمان ئەوەمان کێشە بۆمان دروست کە خۆمان سەرمان لی دەرناچێت نە قیادەی سیاسی نە حیزبی سیاسی
نە پەرلەمانەکە و نە حکوومەتەکەمان لە ناو کێشەیەکی گەوراین و ئەمان پێیان وایە بە ئیدامەدان بەم کێشەیە ئەتوانێت چارەسەریکە ئەمە پێمان وایە نا ئەم کێشەیە وردەودا خەڵک بە ئینتیماکات خەڵک دوورە خاتەوە لە سیاست خەڵک کارێکەکە کە ئەسڵەن بەشداری هەڵبژاردنەکانیش نەکات چکە متمانی بەڵبژاردنیش نامێنێت لە دۆخێکی خراپین ئەوەی کەمال باسی کۆمەڵی لەو قەیرانانەی کردەوە ئەزمانەی کە دروست بووە و ئێستا دروستیان کردووە زانی قسەکان تقریبا ینی با بڵێن دەیانجا و سەدانجا ئەکرێتەوە ڕۆژانە باس لە شکستی هەموو ئەو مەلەفانەی کە بەرچاویشمانەوە ینی شتەکە وازەحە ینی سیاسەتی نەوتی هەمووی تەمەنایە کرد مانگڕێن بمان باتە وەزعێکی ئەوانە وەکو دوبەیمان لێ بکە وەکو قەتەرمان لێ بکاتوانە بەڵام نەتیجەکەی ئێستا بینین کە خەڵک سرا ئەگرێ بۆ نەوتەکە ناوتۆ لەسەر بەحرێکی نەوتی دوو سرا ئەگریت غازت نییە کارەبات لەم منێ ینی هەرێمەکە لە هەموو قۆناغەکانەوە دوێنێ کۆنفرانسێکی گەورە کراوە لێرە لەسەر ئازادی ڕادەربڕینەوەانە باس هەمویان کۆکبوون لەسەرەوەی کە ئازادی ڕادەربڕین لە کوردستانە پاشەکشەی کردووە بواری میدیایی لە کوردستانە پاشەکشەی کردو ینی ئەمە هەم بوارانە هەموویان با بڵێن سێکتەرانە هەموو تۆ پاشەکشت کردووە کەواتە ئەسڵی قسەکە لەسەر چییە وەک من باسم کرد بەشێکی زۆر لەو قسانێکی ئێستا ئەیکەین لەم بەرنامەیە ئەیکەین هەستەکەی لە دەیان و سەدان بەرنامەتریشا کردوتە ساڵانێکە کردوتە کوردستان بەرەوکوێ ڕات من پێم وایە ئەم هەموو ئینزارانی کە ئەم ماوەیە درا ئیزافەتەن بۆ ئەو تحرکەی ئێستای ئەمریکا کە ئەوێت لە ڕوانگە ئابوووریەکەەوە و بەچەکی ئابوووریەکی فعالانە دیبلۆماسیەتی دۆلارەوە بەهێزەوە بێتە ناو هەموو معادلەکان ئەوەی پلاس خارت ئەیڵێت و ئەو هەڕش ئەو ئینزارانەی کە کوردیانە بۆ یەکخستەوەی هێزی پێشمەرگە تا مانگی پێنج و ئیلا موچیان پێنادرێتوانە و ئەو کەشمە کێشانی کە ناو هەرێمی کوردستانە لە بینی ئەم لایەنانە کە ئامادەنین دانیشتنێک بکەن هەرچەند من پێم وایە دانیشتنی ئێستا لەوە دەرچووە دانیشتنی هەردوو مەکتەبی سیاسی چونکە پێم وابێ هەردوو مەکتەبی سیاسی لەگەڵ حرمەتم طبعاً بۆ کەسایەتەکانیان هیچ دەسڵاتێکیان نییە دەسڵاتی چارەسەرکردنی بچووکترین کێشەی نێوانی یەکێتی و پارتیان نییە ئێستا تەنها ئەو کەسە ئەساسیانی کە ینی لاوی کێتیا ئەو دوو بەڕێزەیە کە ئەو دووبرایە و ناو پارتیشە معلومە کە مەسرور و مەسعودە توانن چارەسەری ینی مەلەفەکانیان لایە توانن بگەن بە نتیجەیەک گەربیانەی بگەن بە نتیجە پێشم وانە بتوانن بگەن بە نتیجەیە لە بەرەوەی سراعی ئەجیال دروست بۆ لە کوردستانە ململانەیەکی چۆتە ئاسی شخصیەوە وەک باسم کرد ئێستا کێشەکانیان بردۆتە مەسلەی تەسیسکردنی قانون کە ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە پەنابردن بۆ دادگا بۆ یەکلاکردنەوەی هەندێک کێشە کە لەوانەیە کێشەی خێزانی بێت یان کێشەیەکی زۆر سەرف حزبایەتی ئەوانە بێت کە ئەکرێت بە شێوازێکی تر مامەڵی لەگەڵ بکرێت ئەمە ئیشکالێتێکی زۆر گەورەیە مامەڵەکردن لەگەڵ بەغدا لە هەموو مەلەفەکانە بەتایبەت لە مۆزوعی دادگای فیدرالیە کە تۆ ڕەفزی هەموو ئینەکانیەکەی بەبێ ئەوی تۆ خۆت بەدیلێکت هەبێت یعنی بۆ نمونە لەم مۆزوعی 200 ملیارەکە لە ڕاستیدا ئەگەر ئەم 200 ملیارە هیچ ئیشکالێتی و کێشەیەکی لەسەر نییە ئەبوایە پێش ئەوە حکومەتی هەرێم تاوانبارە لە مۆزوعە ئەبوایە پێش ئەوەی کە حکومەتی عێراق یا پەرلەمانتارێکی عێراق بڕوا سکاڵا بکە حکومەتی هەرێم ئەوبایە سکاڵای بکرێت بوویتە ساڵی ڕابردوو ئێوە نزیک بە 10 مانگ پارەتانە نەردوو بۆ هەرێمی کوردستان کە ئەمە مافی هاوڵاتی هەرێمی کوردستانە ئەگەر ئەسڵی کێشەکە ئەوەیە ڕاستێکە ئەوەیە ئەوەیە ئەمان سکاڵیان کردە نەیان کردووە پەرلەمانتارێکی عێراق سکاڵاکە ئەڵێمە لە چوارچێوەی قانونا نییە بیخە چوارچێوەی قانونی تۆ اتفاقت کردووە بیخەناو بودجێ هەرێم بودجێ عێراقیەوە حوسەی هەرێمیش یەکلاکەرەوە ینی من پێم وایە ئەم دوو حزبە ناگەن بە نەتیجە و ناشتوانن ئەم هەرێمە بۆ بەڕی ئەمان ببن ئەم هەرێمە بگەێنە قۆناغێکەوەوانە تەمەنامان نەکرد ئێستاش تەمەنا ئاکەین کە بتوانن فعلا ئێمە بگەن بە قۆناغێک لە سەقامگیری لە دیموکراسیەت لە ڕێزگرتن لە ئیدەکان و ژیانی هەڵ من پێم وانییە بتوانن پێم وانییە لە توانایاندا هەبێت لەوە دەرچوە لە توانایاندا هەبێت ئێستا مۆزوعەکان ئەوەیە کە فشارن دەوڵەتەکان چەند ئەتوانێت کاریگەر بێت لەسەرەوەی گۆڕانکاریەک لە واقعی کوردستانە بکات ئەگەر هەڵبژاردنێکی پاک و نەزیه ئەوانە بکرێت بەو داتاوانە پیاچونەوە بکرێت بە کۆمسیۆنەکە بووانە چەند ئەم هەڵبژاردنە ئەتوانێت گۆڕانکاریەک لە معادلەی سیاسی نەخشەی سیاسی لە کوردستانە بکات و هێزی تر و قووەتی تر بێتە پێشەوە کە بتوانێت معادلەکە بگۆڕێت و یا یەکێک لەم دوو هێزە بەرامبەر بە هێزەکەی تەسلیمی ئیرادەی هێزەکەی تر بێت بۆ ئەوەی حکوومەتێکی بە هێزی یەکگرت و دروست بکەن بۆ ماوەیەک لانی کەم بۆ ماوەیەک پێم وایە لە ئێستادا بەدوای حەلا بگەڕێن بەم شێوەیە بەم شێوازە جگەل لە کەڵەکەکردنیەوەی کاکەمانوتی کەڵەکەکردنی ئەزمات هیچی تر نییە ینی ئێستا ئەم ساڵ لە چاو پار لە چاو چەند ساڵێکی تر ئەزمەکان کەڵەکە زیاتر کەڵەکە بووە یعنی پێشتر ئەگەر یەکێتی پارتی لەسەر 3-4 خاڵ کێشیان هەبووێت ئێستا وەک باست کرد لەسەر 15 خاڵ کێشیان هەیە کە لەوانەیە 16 و 17 و 20 بۆ ئیزافە بکەیت
ئێستا پنا بۆ یەکتر شکاندن ئەدەن جاران ئەگەر گۆشت برین وایە ئێسقان شکاندنی یەکترە پنا بۆ خەڵککردین لەوە ئەدەن کێشە ناو حزبەکە دروست بکەن هێزی چەکدار بۆ ئەم دروست بکەن بۆ ئەو دروست بکەن یعنی ئەمە واقعی کوردستان طبعا منیش زۆر هاوڕام کە ئێستا لەخوا بەزیا بێت طبعا ئەگەرەکانی شەڕی ناوخۆ زۆر دوورە زۆر دوورە بەڵام دیویتری شەڕی ناوخۆ هەیە کە ئەم دابڕانە گەورەیە کە لە بینی ئەم دوو هێزە هەیە کە ئەمیش کە ئەمانیش ینی دوو هەرێمیان داگیر کردو ینی دوو ئیدارەیان داگیر کردووە لە کوردستانە زۆر سپاسم چەند دقەیەک ماوە بزانم ئەوش بۆ من باشە من پێم وایە هاوڕایەوەم ینی لەوەی کە شەڕی ناوخۆ ئەگەرەکەی دوورە شەڕێکی سارد هەیە لە بینی یەکێتی و پارتیا ئەو شەڕە نابێت ینی زمینەی ئەوەی کە بۆی کە ببێ بە شەڕێکی ناوخۆ دوورە مەسلەی دوو ئیدارەیەکەش تۆزێک هەر جارێک ئەگەرەکەی دوورە ئەوش لەبەر دەستوریش نییە بۆ پشتیوانی بابەتە سلێمانی بێ بە هەرێمێک و حکوومەتێک بەسرەژە ببێ هەر نابێت لەبەر سیاسیشەوە کاک هاوڕێ لەبەرەوەی کە جیۆپۆلیتیکی ناوخۆی هەرێمی کوردستان بایخی هەولێر و دهۆک زۆر زیاترە تاوەکو دەڤەری سلێمانی بە تەنیا بە حکمی موقع جغرافیەکەی هەرچەنە کاتەکە بۆ تۆیە بەس باسێکە باس کردووە کە من ناچارم بە کوردی ئەش بەهۆی خاڵانەیەوە پەیوەندی هەیە لەگەڵ دەرو دراوسە زۆر بە کوردی باسانی ئەمە پرۆژەیەشی نیشتمانیە بەس پرۆژەیەشی دەستوری نییە ئەگەر کورد لەم سێ شارە دوو حکوومەتی هەبێ ئەوە بێ بە دڵنیاییەوە ئەنباریش دەمێکە هەڵای لێ هەستا حکوومەتی ئەنباری شەبێ یعنی فیدراڵێتی عێراق لە فیدراڵێتیشی مێژووی کە لە دەستوران نووسراوە لە بینی دوونەتەوەی ئەبێ بە فیدراڵێتیشی ئیداری دوو ئیدارەکە ئەمری واقعە کەسیانیشن ئێمە ئێستا لە ناو دیفاکتۆیشی دوو بەشین بەڵام لە ڕووکەشە لە یە حکوومەتین زۆر بە ئاسانی بەس مەرج نییە ئەم کیانەی کە پێڵێن هەرێمی کوردستان ڕەهەندە ناوخۆیەکانی خۆی خۆزگە دوو ئیدارێکی عقلانی بوو ئەزانین خۆی دوو ئیدارەیەکە هەیە بەڵام نە ئەمریکا نە ئێران نە حتا عێراقیش کەسیان نایانەوێ ئەم وەزعە ببێ بە دوو ئیدارەیەکی ڕسمی لەم حڵاتە لەبەرچی لەبەرەوەی کە بۆ نمونە ئێران ئەگەر بەتەما بێت نفوزی هەبێت لە هەرێمی کوردستانە پێویستی بەوە هەیە کە ئەم دوو شوێنە بە یەکەوە بمێنەوە حتا بەغا بۆچی مەسەن کاتێک یەکێتی ڕازیە بۆی کە لەگەڵ یان ڕێکەوەی بۆژی ئەو ڕێکەوتنە جێبەجێ ناکات ئەمە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە ئەگەر بێت و ئەوە کۆتایی پێ بە وەختە دۆخەکەی دیکە بە ئاراستەیەکی دیکارەوە لەبەرەوە حقیقەت تۆزە ئەو ئەگەرەش دوورە ناکۆکیەکان من پێم وانە بە ئاسانی چارەسەر ببن بەڵام ئەو دوو ئەگەرە لانی کەم هینا دوورە بەڵام خاڵی زۆر جەوهری ئەوەیە کە هەموو لایەک فرامۆشیان کردووە ئەویش مەسلەی دەنگی جەماوەرە و ناڕزایی جەماوەرە کە پێم وایە ئەمە لە قۆناغی داهاتووە هەمی یەکێتیە بێ حسابی بکە هەم پارتیژە بێ حسابی بکە چونکە ئەمە کە لەسەر یەک کەڵەکە بێت دوای لە خاڵێکە بەرەو وەرچەخانی هیوادارین یەک لاکەرەوەش بێت دەنگی جەماوەر دوجار یەک لاکەرەوە بێت فاکتۆرێکی گرنگە و ناکرێ ئیهمالیش بکرێت لە مەزیات بینەرانی خۆشەویست چوارقۆڵەکەی ئەم شۆمان لە سلێمانیەوە کۆتایی هات چاوتان با لەسەر ڕوودا و بێت تاوەکو هەفتەی داهاتوو خواتان لەگەڵ